مجارة هنرتنا هنردا كرنا بطاطين كردستان جبو كنداف ولاتن دين سرچند مهانه براستیجی هم ناف خویا کردستان دا هم لدروجی مجارة كجرمه از زده سر و درباره دارا باستن میوانه که من هی برز حاجی صابر عزیز خودی کمپانیا که هنرتنا بربو من جوتیارن کردستان نواسوی دلگرم لبخیر به زور سپاس زور سپاس دست خوشیتان لیده که این باوی که توانیتان بڕێکی دیکەی بەرهەمی جوتیارانی هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە بکەن دەزانم ئێوە هەم هاوردە دەکەن و هەم هەناردەش دەکەن لەوە کە پاڵپشتەیەکە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان دەمەوێت وردەکاری ئەم ڕێکەوتنە بزانم پێشتریش هەناردەی ئیماراتتان کردبوو ئێستا هەناردەی سعودیەتان کردووە وردەکاری ڕێکەوتنەکە چۆن بوو چۆن ئەوان بەرهەمی پەتاتەکەیان پێ باش وەکو جاری پێشترش هەر لەو کەناڵی 24 ئاماژەمان پێدا حەق دەکمان لەگەر کۆمپانیایەکی ئیماراتی بە کۆمپانیا ئەبوسیدۆ بوو حەق دەچی بڕی 5,000 تەنمان کرد ئەو 5,000 تەنەمانی هەناردە کرد و ئێستا دوونی لە نوێ حەق دەکمان لەگەر کۆمپانیای ئالی سعودی زراعی کردیا و ئەمەش وشی کۆمپانیای ئاورا حەق دەچی 3,000 تەنی ئەوڕۆ دەستمان پێ کرد 100 تەنمان بار کرد هەناردە کرد ئینشاءالله لەو بەیانی لە حدودی عەرەحەر دەبیتن بۆ سعودیا دەچیتن ئەو بەرنامەشمان ئەوەیە یعنی ڕۆژانە 100 تەنی بنێرین هەتا ئەو 3,000 تەنە تەواو ببی احتیمالیش لە هەفتەی داهاتوو لەگەر قونسولی سعودیا و لەگەر ئەو شەریکە دێتە ئێرە حەق دەکەی واژوو دەکەن ئی 3,000 تەنەکەی بەس ئێستا سەر 100 تەنمان مەبدەئی ناردیە بەس اتفاقمان لەسەر 3,000 تەنەکەی کردیە بەس مەبدەئی 100 تەنمان لۆ هەناردەکردینە 3,000 تەنەکەش یعنی لە بەیانی و ئینشاءالله ڕۆژانە 100 تەنیان و هەناردە دەکەن گریبەستەکە بەس بۆ ئەو 3,000 دەبێت یان وەکو قۆناغی یەکەمە بۆ ئەو مانگەیە دواتر دوای ئەو مانگە نوێ دەگرێتە چون چونی قۆناغی یەکەم 3,000 تەنمانەوە کردی ئەوان یعنی ئیشمان لەسەر کردێ لۆ ساری بێتن ئێستا ئەمە لەگەر ئەو کۆمپانیا سعودیە قسەمان لەگەر کردینە لۆ ساری بێتن بزانێت کەمێ ئەوان لە مانجی 8 و 9 دا پەتاتیان زۆر کەمە لەو سێ مانگەی ئەمەش بەخۆی ئینتاجی کوردستان و عێراق تقریبا لە مانجی 7 و 8 و 9 ئینتاجی کوردستانە یعنی فرسەکی زۆر لە کوردستان هەیە لۆ دووەلی خەلیج ئەو سێ مانگەی پەتاتە نادەین پەتاتەی مسری لەو ئێندەرکەمە پاکستانی نییە یعنی پەتاتەی ئەو سێ مانگەی یعنی زیاتر ئەوان ئەمە ئێستاگە پەلە بە ئیشەکەی بدەین و یعنی ئیشەکان بەرنامە بکەین و ڕێک پێک بێخین ئەو سێ مانگەی یعنی ئەمە دەتانی کەمیەکی زۆر پەتاتە هەناردەی دووەلی خەلیج بکەین بە هەموو دەوڵەتەکان پێشتر باسی ئیماراتمان کرد کە بەشێک لە براندە دیارەکانی بڵێن ڕێستورانتە جیهانەکان پەتاتەی کوردستانیان ویست بوو سعودیە کاتێک ئێستا پەتاتەی هەرێمی کوردستان هاوردە دەکات دیارە زیاتر بۆ چمە بەستێکە ئەوەی ئەو وەجبەی عەقدمان کردیە سناعیە پەتاتەی جبس و فنگر و ئەوانەیە لۆ مەعمەلەکانە ئەو 3,000 تەنە سناعیە عەقدەکەمان لەگەر کردینە بەس لۆ ساری داهاتوو يعني عقد يعني أومان كرديا أوان دينيرا عفتي دهاتو إن شاء الله دينيرا يعني دانشنك مانيا لقاو كومبانيا سعودية أما دبوني قنصلوا إن شاء الله قريك باريس قاري هولير شرع ما هذا بلا عقدكي لو ساري بيش عقد شي دكين كمية شي زوري عنده يعني لسوري بس لسر نوع زوري بتاعته ونوعية بتاعته ده بلا سر وزور أنا ركبي باشا بيشوي باسي بال بشتي هرمي كرسام كم لاني عراقي لبرو إيوا بري وشكاني دا أوانا هنرد ذكان لا ناوەڕاست و باشووری عێراق لە بڵێن لە خاڵە سنووریەکان کێشەتان بۆ دروست ناکەن لە ئیمارات ئەوەندەی نازمان کێشیان لۆ دروست نەکردین هیچ مشکلەمان نەبوو کێشیان لۆ دروست نەکردین و ئێستا ئینشاڵڵا بەڕێمان کردی ئینشاڵڵا هیچ کێشەی نابی هیچ مشکلی نابی هەناردەمان کردی ئینشاڵڵا ئەشکالی نابی لە پلانتاندا بۆ چ وڵاتێکی دیکە بنێرن یان گرێبەستێک لەگەڵ چ وڵاتێکی تر ئەنجام وەڵڵا ئێستا ئەو گرێبەستەمان هەیە یعنی لۆ دەوڵەتی کەش یعنی لۆ دووەلی خەلیج لۆ دەرێش یعنی لەگەڵ چەند دەوڵەتی کە لەسەر خەتین حەقیان لەگەر بکەین پەتاتیان هەناردە بکەین لەگەڵ دەست بەکاربوونی سەرۆک وەزیران مەسوول بارزانی کە باس لەوە کرد کە گرنگیەکی تەواو بە بەرهەمی جوتیاران بە پیشەسازیکردنی بەرهەمەکانیان دەدات و بینیمان لە دوی کانونی دووەم بوو غەڵەت نەبم کە تویتێکی کرد و ڕاگەیاند ئەو کات تویت بوو ئەگوتی بەڵێنەکەمان بەجێگەاند و بەرهەمی جوتیارانی هەنارەکە هەناردەی دەرەوە کرد ئەم پاڵپشتیەی سەرۆک وەزیران چەندە گرنگە بۆی ئێوە بتوانن زیاتر بەرەبوومە کشتتوڵەکان هەناردەی دەرەوە بکەن و پێویستیتان بە چ
پاڵپشتەیەکی ترە زیاتر. ڕاستی دەستخۆشی لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن لە بیدایەتیدا پشت بووە لەو پرۆژەی ئەمە لەو هەناردە ئەمە کردیتمان لۆ ئیمارات و هالۆ سعودیا ینی لە خودی هەناردە و هاوردەکاران بگرە و وەزارەتی زراعا بگرە هەمووی پارپشتمان بووە لەوە پرۆژەی ئەمە سەرکەوتوبی بەس ئێستامە شتێکمان هەیە ینی ئیشێکمان لە بەردەستێ بەڕاستی پارکینگکردن ینی ئەو پەداتی دەردەچیتن ئێستا ماوڕۆ پارکینگمان کرد یان لە ناو تۆڕەکی فەرقی هەیە سەری دەبی بدروێتن و یعنی کەمیەکی کەمتری تێدابی و فەرزیش بکرێ حد و فەرزی لێ بکرێ یعنی لۆ وێندەر یعنی ناوەکەی پەداتەی کوردستان زۆر گەورەتر دەبی ئەگە بەو نەوەی ئەمە فابریقەکی مەزبوط دابنێن یعنی فابریقەکی ڕێک و پێک یعنی کۆگایەکی جێ 50,000 تەنی ئەوها ببیتەوە ئەو ئیشەی بکەین ئیشەکانمە زۆر بەرەو پێش دەچێت بۆ ئەوە ناکرێت یعنی زۆر جار بینیمان بۆ نمونە لە زۆر لە بڵێن ئەوەی کە میوە و ئەوانە دەفرۆشن لە وڵاتە لە مارکێتەکان هەنارێکیان داناوە زۆر بەرجوانی پرتەقاڵێکە و هەر دەتوانێت هەنارێک بەتەنێ بکڕی یان دووسێ پەتاتەیە لە ناو کیسێکدا هەر حەز دەکەی بکڕی ئەگەر تامیش نەکرێت کە ناتوانێت تامکەی پەتاتەکە لە ناوێدا بۆ ئەمە ناکەن ئەمە بەرنامەمانەیە بەس بەڕاستی ئەو ئیش ینی ئەو پرۆژە ڕۆتینیاتی قسێک زۆرە داوا لە خودی سەرۆکی حکوومەت دەکەین ینی ئیشێکمان لۆ بکاتن لە ئەو پرۆژە ئێمە دامان نایە ینی پارکینگە هەموو شتێکی تێدا ینی پارکینگەکە ینی هەموو ڕستقەی لێک جودا دەکاتەوە معمل کارتۆنی تێدایە معمل سندوقی تێدایە ئەوانەی لۆ دەرێ دەبیت نەک بەسە لۆ دووەلی خەلیج لۆ دووەلی ئەوروپای ببێت یعنی مەقسەدمانەوە نیە بەس لۆ خەلیج بنێن ئەمە مەقسەدمانەوەی بەڕاستی ئەگە ئەو فابریقە و ئەو پرۆژەی دابنین یعنی لۆ ئەوروپاش هەناردە بکەین نەک هەر پەتاتە هەموو شتەکان هەنار ئەمە ئەو ڕۆژە بخۆم لەگەر مەجموعە برادەرشی مهندسین چوین هەتا لە تۆری خۆشناوەتی ڕۆژنی هەتا ئەو گوندەی جەلی پێدەرێن ئەو منتیقە هەناری گەلێک زۆرە یعنی چوینە ناو باخچەکان گەڕاین یعنی هەنارێکی زۆر باشی تێدایە بەس ئیشی دەوێت لەسەر بکەین یعنی وەکو پێم گوتی ئەو ئیشانی لەسەر بکەین یعنی وەکو فابریقە و وەکو پارکینگکردن و معمل سندوق و معمل کارتۆن یعنی ئیشتەکی تەرتیباتی لۆ بکەین ئیشەکان زۆر بەرەو پێش کوتە پرسیارم بگەڕێمەوە سعودیە باس لەوەت کرد کە ئەم پەتاتە پیشەسازیە بۆ سعودیە زیاتر بۆ چیپس و فینگەرە دیارە براندێکی دیار هەیە لەوێ بۆ نمونە هیچ چیپس کە ئەم پەتاتانە لێ بەکاربێنن ئێستا معمەلێکی دوو معمەلی هەیە و شەریکە ئێمە لە گەرما کردیا یعنی دوو معمەلی زۆر زەخمیەیە ئیجپسی لەوێن دەرە چ براندێکی براندەکەی واللهی بزەبەت ناوەکەوی ئەوە لێم وەرنەگرتیا بەس دوو معمەلی زۆر زەخمیە ینی گوتی لۆ ساری بێتن دوونێش قسەی لەگەرکردم گوتی کاک حاجی لۆ ساری بێتن احتیمالی ئێمە هەتا 150,000 200,000 تەن پەتاتە بتانی لێ تاوەربگرین پێشتر دەمان گوت ئەوانەی کە دەچنە ڕێستورانتێکی دیار لە ئیمارات و فینگەرێک دەخۆن ئەو پەتاتەکەی کوردستانە ئێستا ئەوەی کە دەشتە سعودی جبسێک دەخۆت کەواتە پەتاتەکەی کوردستان ئینشاءالله وەی لێدە ئینشاءالله هەموو ئەوروپاش ئینشاءالله پەتاتە و جبس و فنگەری کوردستان دەخۆن ئینشاءالله و هیوای سەرکەوتن هەم بۆ ئێوە هەم بۆ جوتیارانی هەرێمی کوردستان لە هەموو بڵێن بەرهەمێکدا دەکەین زۆر سپاس بڕێز حاجی سابیر عزیز خاوەنی کۆمپانیایەکی هەناردەکردنی بەرەبوومی جوتیارانی کوردستان سپاس کە لەگەڵ زۆر سپاس زۆر مەمنون